ماوەی دوو ڕۆژە شەپۆلەکی بەفربارین ناحیەی حاجیۆمەرانی گرتوتەوە و تا ئێستا نزیکەی 50 سانتیم بەفرباریوە و لێرە کەشوهەوا زۆر ساردە و پلەکانی گەرما لەژێر سفرەوەن. بارینی بەفریش دیمەنێکی جوانی بە سروش بەخشیوە و هاوڵاتیانیش بۆ بینینی ئەم دیمەنە جوانانە گەشتی ناو بەفر دەکەن. شوێنەکە شوێنێکی استراتیجیا هەمووشۆی خەڵکی تێدا دەکرێت، بەڵام لە ڕووی سەرما و بەفر و بارانەوە شوێنەکە لە سەرەتای دەستپێکردنی مەسەرەن زستان بەفر دەبارێتە تا نهایەتی مانگی 4. جا بۆیە مەسەڵەن پێویستە حکوومەت هاوکاری خەڵکی بکات لەو سنوورەوە. تەقریبەن ئێستا حالیان لەوانەیە 40 بۆ 50 سانتیم باریوە، ناوچە شاخاویەکانیش حکمی مەترونیوێک مەترێک و 6 سانتیم ئەوە دەبێت باریوە. وەڵا بۆ گەشت و گوزار هاتوینەوە، منتیقێکی خۆشە و گەشتیاریە و بۆ گەشتیاری هاتوینەوە. دیارە بەفر لێرە زۆرتر باریەوە، لە منتیقەکانی دی بەفر کەمتر باریوە، لە ڕانێ ڕاهاتوینە بۆ ئێرە. حاجیۆمەران زۆربەی ڕۆژەکانی زستانی بە بەفر تێدەپەڕێت و پێویستی زۆریان بە سوتەمەنیە، بەڵام حکوومەت تەنها بەرمیلێک نەوتی پێداون. ئێمە وەکو خەڵکی حاجیۆمەران بەڕاستی ناوچەکەمان جیاواز لە ناوچەکانی دیکەیە. ساڵانە بەفرەشی زۆر لە ناوچە حاجیۆمەران دەکەی بە حکمی ئەوەی کەشوهەوایەکەی ساردە و شوێنەکەشن زۆر بەرزە و کە بەفری زۆریش لە ناوچە حاجیۆمەران دەکەوی بەڕاستی ڕێگە و بانەکانمان یعنی بڵین شەختێکی زۆر دەکات، بەڵام ئەو شۆفەڵ و گولێ دەرانەی کە ئیشی لێ دەکەن تۆزێک تاخیرن، ینی بە تاخیری ئیش لێ دەکەن یان خۆی پێدا دەکەن. داواکاری حکوومەت هەرچنە بێت تۆزێک شتەکان زدی بکایان، تۆزێک شتەکان بڕێک بە پتەوییان بە جوانی بیکە. وەڵا کەشوهەوا ئەوەندی بڵێ ئەوەندە سەرمایە، ئەوەندەی بڵێ ئەوەندە سەرمایە، داوا لە حکوومەت ئێرەم دەکەین نەفتێر لە بۆ بنێری هەموو ڕقبوو لە سەرمان. دارن نییە هی لێ ناگەڕێن داران بێنین، لێ ناگەڕێن دایتەر ببڕین، نەفتی شن نییە، کارە باشا دەگوژێتەوە لە هیکەوە کارەبا دەگوژێتەوە، عالەمەکە هەموو نەخۆش بوو لە سەرمان. کۆڵانەکانی ئەم شارەدەیە پڕیەتی لە بەفر، هاوڵاتیان بۆ کاری پێویست نەبێ بەهۆی سەرماوە ناتوانن بێنە دەرەوە. حاجیۆمەران ڕێگایەکی بازرگانیە، ئەگەرچی ڕێگاکان پاکراونەتەوە، بەڵام بەفر گرفتی بۆ هاتوچۆی ئۆتۆمبیل دروست کردووە و چەند ئۆتۆمبیلێک پەچیان کەوتووە. حاجیۆمەران بە یەکێک لە ناوچەهرە ساردەکانی هەرێمی کوردستاندا دەندێتکەوە بەفری تیادا دەبارێت. لە ئێستادا لەم شەپۆڵا بەفربارینە نزیکەی 9 مەتر بەفر لەم ناوچەیە باریوە. ئەمە شوای کردووە پلەکانی گەرما زۆردا ببەزن. لە ڕۆژدا لە ئێستادا 7 پلا لەژێر سفرەوەیە و لە شەوانیش دەگاتە نزیکەی 16 پلەی ژێر سفر. ئەمە شوای کردووە ژیان و گوزەرانی هاوڵاتیان لەم ناوچەیە جیاواز بە ناوچەکانی تری هەرێمی کوردستان زۆر سەختتر ببێت لە وەرزی زستاندا. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، حاجیۆمەران.